سڵاتان لێوێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە پرۆگرامێکی نوێژەمی ڕەمەزان گەڕامەوە لاتان ئەتوانم بڵێم پرۆگرامی ئەمڕۆ هەم تایبەت هەم جیاوازە بۆ پرۆگرامی ئەمڕۆم دوو خاتونن بەڵام ئەو دوو خاتونە کچ و دایکن ئەمڕۆ هاتوون بۆ مەطبەخەکەی من پێکەوە گفتوگۆ و بڕگەی خۆشم ئامادە کردووە بفەرمون خاتونەغەم مەریەم خان فەرمون السلام عليكم ئەم کاتتان باش چۆنن بەخێر هاتن باشن فەرموو بابێمە بینتانەوە وزعتان چۆنە سپاس بۆخوا لەگەڵ ڕەمەزان چۆنن خراپین میوانەکانم لە کەلاری خۆشەویستەوە هاتوون هەولێرتان ڕوونا کردەوە بەخێر ئێستا ئەمە ئێوە خۆتان بناسێنن لە خاتونەکەمەوە دەست پێ بکەین بۆ کامیرای قسە بکە و سەرەتا سڵاوێکی گەرمی گەرمیانتان لێ ئەەکەیمان سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزانتان لێ ئەەکەین هیوادارین بێتە مایەی خێر خۆشی بۆ ئومەتی محەممەد بەخێر هاتی سەرسەلامت بیاخۆ مەریەم گیان تۆش خۆتمان پێ بناسێنە هیچ و کارت چییە؟ من مەریەم فەرهاد شانۆکار و ڕاگەاندکارتان بڵین پێشکەشکار منیش بەرنامەی میوانم هەیە بەخێر هاتی ینی ئەمڕۆ شتەکانمان لێکە چێوە نیە تقریبا نزیکی لێک زۆر باشە بێوە نیە چیتر هەر ڕاگەاندکار و شانۆکاری شانک مامۆساشم مامۆسای چی؟ بەس ئەوە لەسەر خەڵەتاندنی ئەو بووم بە مامۆسا خۆ بەخش پێنج مانگیشی پێکردم دای شەقێکی تێڵدا ئێستا چی لای شتەکان هەمووی دەرەکەین و کەشفێکەین و باسێکەین و چی لە دڵا بێ ئەمڕۆ بۆمان ئەمڕۆ تەواو هەمووی هەڵەڕێژین دایک و کچاوە نیە مەمان دڵم نایە بەسی ترزانی چی هەیە لە دڵیا بۆمان باسکەوە نیە حەقی لێکەمەوە باشە خۆشەویستان ئەمە باسی خواردنی ئەمڕۆ بکەم خواردنی ئەمڕۆ مەقلوبە دروست ئەەکەین ئەو کەرستانی کە پێویستە بیبەر پەتاتە باینجان کوولەکە تەماتە ئەوە هەروەها برنج و مریشک دواتر ئەچمە ناو تەفاسیل و بەجوانی بۆتان باسەکەم کە مەقلوبە چۆن دروست ئەکرێ و هەروەها زەڵاتەیەکی خۆشیش دروست دەکەین میوانەکانیشمە بێ یارمەتیم بن باشە طبعاً ئێستا من و تۆ مناڵترین من و تۆ کچی گەنجین ئەویش دایکمان ئەوی بێبەوەنیە ئەوی لە ماڵە من حەکم بە خواردن و شۆ نییە منیش وەک مەریەم باشە جا ئەوە گلەی بێ بە منتان نەوجلی کوردی لەبەرکەم بۆ جارێکی کێن لەبەر کردایە بەس تۆزیان منژم تەرتیباتانم کردووە جلێکی کوردی و لەبەر کردایەوە ئێوە ماشەڵڵاتان هەر جوانی کوردی لەبەر بە بەسمی کوردەواری ئەڵێ گوێنیش لەبەرکە هەر جوانە بە قوربانە بم ئێستا کێ زەڵاتەکەمان بۆ بکە دڵەکەی نام زەڵاتەکە باشە کامە چەقۆ بەکارێنی باشترە بڵێم دایکی مەریەم بڵێ یا بڵێم خاتونەکەم بڵێم دایکی مەریەم کامێ لەسەر زمانت ئاسانە بڵێ حەزەکەم بڵێم دایکی مەریەم باشە ئێستا وەرە بە دایک زەڵاتەکە بکە تۆرەمدا خاتون مەریەم تۆ زەڵاتەکەمان بۆ بکە من و مەریەم شتەکان پاکەین و لە تێکین باشە ئەگەر دەستکێش هەیە ئێستا دەستکێشیش ئەهێنی فەرموو یەکەم میوانی خۆی داوای دەستکێشکە هەر ئەبێ من تەقدی بکەم ئەجا با من و تۆ خاتونەکەم گەر یارمەتیم بێبیتە ئێرۆ تۆ عەفوم کە من و مەریەمیش دێن ئێرە و مەریەم گیان وەرە ئێرە و با بێم بەینتانەوە تۆ ئەوم بۆ پاکە منیش پرسیار لە دایک بەخم هیوادارم زەمم نەکەن نا چۆن بۆمان دێ بەبێ زەمدەر ناچی دایکی مەریەم ئەمەوێ پرسیارێک لێ بکەم ئەمریکا تا چۆن لە کارەکانی مەریەم ڕازیت وڵایی تا ڕادەیە مریەم خۆی چالاکە مریەم خۆی چالاکە ینی هیچی ناوێت خەڵشایەتیشی بۆ ئەدایانی لەسەرەوە لەخوا بەزیای لە هەموو وارێ لە لای خۆم لە دەوام بۆ خۆ بەخش بۆ 5 بانک لە ماڵ ساڵێ خۆزگا و داخم کوێر بووە ئەوەی لای من واڵێ ئەوە کە توو ڕابێ واڵێ بەزە دڵۆ نییە حساب نییە لە دڵۆ نیەوە نیە باشە لە ماڵەوە یارمەتی دەدایش لەگەڵەکە ماڵا زۆر بوویش ناکەی من چیم پێوتی یەکەم جاریشمە بیبین دانزەی نیوەڕۆ لە خەوە لەسام
ئەیبە نابێ کچی ئازا نابێت 12 یۆڕۆ لە خەوەستێ ماشاءالله سزای بۆ دانین دایکی مەریەم ئیترە بێت دوو هەستێ لە خەو یارمەتی دایکت بی چی ئیشێک ناکی لە ماڵەوە هاتووە لە ماڵۆ قاب ناشۆی نا من عایدی زەڵاتم بەس زەڵات ڕای کرد بۆ لای زەڵاتەکە ڕێک آخر کتێکمان هەیە ماشەڵا زۆر زیرەکە ئەو لە مریەم ئەو مناڵترە شێفە ینی ئەو هەموو 15 ساڵە هەموو خواردنێکە زانێ من بینیمە گەورەکە زیاتر ئیشەکە والله ئەومانەز ماشەڵا لێرە ڕێز سڵامان هەیە بووی دەستخۆشی لەکەین چاوەکەم کە سپاسدانەکە ئەرکەکەی تۆی سو کردوێتەوە نەقرس باشە چ خواردنێک خۆش دروستەکە مەریەم وڵی ئێمە هەر گەرمیانی بەعام خەریکی دۆڵمەیە بریانیە و هی من ئەو پێم شانە خۆشە مریەم وڵی بۆ زەڵاتە باشە بۆ چێش سەر ئاگر باشە باشە ئەو لە کۆنتڕۆڵ مەڵێن ئێوە گۆشت زۆرە خۆن وڵی ئێمە کەم خۆرین گەرمیان هەفتەی چارێکە گەرگۆشت خۆ گۆشت قەڵەوە ناکە نایتر لای خۆمان چۆن دایت بکەی گۆشت و مریشک بە بێنان هەر چنێک ئەخۆی بخۆ آخر بەس هەفتەی یەک جار بۆ نمونە سێنگی مریشک زۆترە سنگی مریشک زۆرترە خۆی وڵی ئێمە ئەو لە کۆنتڕۆڵەوە پێیان وتم خەڵکی گەرمیان زۆر گۆشتە خۆن گۆشت وڵی ئەگەر ناوینیشمان خەپین ئەگەر بیشخۆن ئێمە نەوەڵا کەم خۆر و دایم خۆرین ینی من لە تەک ئەوە نیم ئەو شتانە باشە پرسیاری بکەم سایە ئێوە چەند کەس سینەماڵەوە ئەژێن پێکەوە وڵی هەر چوار کچم هەیە یەکێکیان شووی کردە ئەو سیانیتر لەگەڵا کامیان زۆرتر خۆشە وڵی فەرقیان نییە لە لامان من بیستووە مەریەمت خۆشترەوێ وڵی ئەو پرسیارە نامریان بە حکمی ئەوەی زۆر نزیکە لێم گوردەواری وتی زۆر نزیکە لە دڵ زەممان بەیەک نانا بۆ ئەوەش نییە لە دەوامە پێکەوەین و لە ماڵەویشە میشە پێکەوی مریەم زۆر جار قسەم ناشکێنێ ینی بۆ هەموو شتێ هەمووی بەڕەحمە و یەک خەتی تیا بکە هەر بۆ جوانی مەریەم بەڕەحمترە لەو کسانی تر واللهی من فەرقیان ناکەم چونکە حەز ناکەم ئەوە بخەمە بینیان بەس لەخوا بەزیای مناڵەکانم چاکن زیرەکن ساڵحن لەخوا بەزیای من دیان ڕازیم بڵێ با نەبێ بە بەزە مۆزوعەکە ئەگۆڕم ئەمەی بپرسم بزان مەریەم چەند جا خواردنی سووتاندووە چەند جا خواردنی خراپ بڵێ چەند جا بە ساقی خواردنی کردووە مەڵێ چەند جا سووتاندوێتی دووە بە ساقی هێشتوێتیوە بە ساقییانی چی یعنی هەموو جارە سووتاوە بەخوا ئێوە ئەڵێن بە ساقی نا بە ساقی ینی واتە بە شێوازێکی تەندروستەوە چێشتەکە پێگەشتووە تێگەشتمەوە بە ئەو شانی ئێوەش فێر بم سوودی لێ ئێمە خۆمان مستەقف کردێتە ئەگەر بە کەلاری قسە بکەین هەر تێ ناگەین بە کەلاری قسەم بۆ بەخوا باش نازانین خۆمان زۆر نابێت چوونەتە کەلا مریەم باشترە بە حکمی ئەوە ئەو هەر لەو ناوە بووە لە گەرمیان بووە بەڵام من خۆم لە ئەسڵە خانەقی نیم لە بەغا خوێندنم تەواو کردووە دوای 18 ساڵ 17 ساڵ لە دەربەنی خان دانیشتوی ئەوە بووینە گەڕای خۆمان خانەقینی عامەتەن سێمەوجە عەرەبی کوردی تورکمانی ئەوەمانە ینی ئەوە ئەزانین ئەوەی بە کوردی قساکە لی تێ ناگەن هەر بە کوردی ئێوە خەڵکی کەلار نینیانی با من خەڵکی کەلارم ئەو خانەقیان خەڵکی کەلارە باوکیان لە ئەسڵا چەندێک فەرقی هەیە زاراوای پێکەوە چۆن خانەقینی زۆر خانەقینی شازانم ئەڵێ چی وە نەزربم بوومە نەزرێت ئەڵێ بمە نەزرێت بەڵێ بمە نەزرێت بەڵێ بەڵام خلاص کردم چیتر بکەمەرات تخواها قسەم لەگەڵکەن حەزم لێ تۆزێ شێوەی قسەکانمان بگۆڕین بامنیش فێر بمەنی ئەگەر حەزەکەی خانەقینی قسە بکەین زارارتیادیە ئەیە زڵاتەکە گشتی وردکەیدن خاسیکەی دوای خەیتەنا ئەوە دوای تەماتەکە شنجینیدن خەیدەیتی دوای ئەوە لیمە ترشکەی نەبانی گێزەریش ئەگەر گەزەر حەز بکەین ئەوش خەینە سەری خاوەن زەڵات ئەوە ئەگەر بەهارات زەڵاتە بێ یان هەر شتێتر بێ خۆتە حەزی لێ بکەی ئەوەی تیەکەی مەجارەیە هەناریشی تیەکەی سامە خانەقینی بوو ئەوە کردمە ئەم دیو زۆر یانی من عەرەبیەکەم فولە ینی تەنانەت قەواعەدیەکەیشم لە بەغا خوێندنم تو ئێستا کاری مامۆستا من بەڕێوەبەری باخچە میسە لە گەرمیان لە کەلار بڵێ زۆر باشە باخچەی مناڵان باشە ئیشکردن لەگە مناڵات چۆنە
والله چون من نزیکەی 22 ساڵ خزمەتم هەیە بەڵام 20 ساڵە بێ من لە تەک مناڵام یعنی وام لێ هاتە تێکەڵی ڕوحم بوونە مناڵەکان یعنی ئەمە تەنانەت شایەتیم بۆ دەن گەرمیانیەکان کە دڵسۆزم لە کارەکەم لە تەک مناڵەکانیشە یعنی وام لێ هاتوو هەمویان وەکو مناڵی خۆم بڕات بێ 378 مناڵم بوو ئەم ساڵ لە باخچەکەم وەکو ئەوە تا 5 مناڵم لەلا بۆ ئەو نەخۆشیان گەرەکە یعنی ئەگەر نێن لە ڕاگەیاندنی لە پەیجی باخچە بڵاوی یەکەمەوە با مناڵ بێ بۆ باخچە تکایە دانە بڕێن یعنی نازان من خۆشەویستیەکی زۆرم هەیە بۆ مناڵ ئەوش لەخوا بەزیای ئەگەر تو خۆشەویستیت بێ بۆ پیشەکەت یعنی بە دڵسۆزی کارەکانت هەمووی بەسەر یەکانی زوو ئاسانە بێت خرخر سەرکەوتوو بیت خرخر قاژیکەم ئێستا زای چۆن ئەوە لێکەوە و نازانی ئاوامە بەستە نازانی چی ناوە زیزە لێرەوە فێرتەکە بەستی بڵەکەم بۆم لێتکە باشە ئاسانتریشە ئەوە چیم کرد من ئەوەی سە ساجێکی بۆ دانا لە سەراگر و بێژە گۆشتم ببرژێنە عەجەلە بۆ تەبرژێن باشە نانەزانی بکەینان نان بە تەنووریست ئەزانی بە تەنووری لە بەرنامەیەکی تیان پێ پیشاندام نانەکەی نانەزانی زۆر ئەوە نییە بەرنامەکە بینیوە نام کە کولێری کردبوو ئەرێ وەڵڵا کولێرە دەرچوو بوو باشە بۆمان باسکەوە چۆن بوو وەڵا وەزانی چۆنە ئیسە نانی تەنووری ئەوە گونکی زۆر نەرمە باش ینی هەر چۆنێک بێ نانەکە دەرەچێ بڵێ بەس نانی هەورامی وانە ینی ئەبێ زۆر گەورەیکەیتەوە منی شەروام کرێ ڕۆکرە گەورە نەبوو خسمە سەری نەش پرژە ئاخری ئاگرەکە نانی تیری بکەی نانە گەورەکە بە حساب من نانی تیریم کردو زۆریش باشم دای منیش لە بەرنامەیەکە نانی تیریم کرد و پیشانتێ ئەوە بەنسبەتی ئەو نانەیشە کۆمنتێکی بۆ هاتبوو تو ئەم کچە شارەزایی باشی لە لادیە نییە مالە لەم ئێمە خۆمان خەڵکی لادیین ینی دوو بنەیەکمان لە کەلارە بنەیەکمان لە قەرەبڵاغا خەریک و بۆی بنووسم وڵە یەگەزانی خەڵکی لادیە لە ناوساج دەبان ئاگر چێشتەکان بەسەر دار دیوارە ڕێکردووە ئێمە شانازیەکەین کە خەڵکی لادیین شانازیەکەین چونکە خەڵکی لادیە چاومانن بەخێر هاتن دڵەکەمە بکە دوولەتەوە شەڵا فێرەبی ئەم خواردنتان دروست کردو ئێوە مەقلوبە دروستمان کردووە مەقلوبە زۆر بەس من بە خرخر بڵێ بە هەر شێوەکە ئەبێ شیتی ئەەکەین گۆشتی شیتی ئەەکەین گۆشت حیوانی شیتی ئەەکەین هەماشە بەڵام ئەمڕۆ من مریشکم ئامادە کردووە هەستم کرد مریشکەکە خۆشترە ئاسایە لێکەمی ڕەمەزان و هەر گۆشتە خۆین شانسەکەی ئێمەیە ئاسایە ئیسە تۆ نەدەت حەزم بە گۆشت نییە من زانیم حەزم بە گۆشت نییە بڵێ لێیا بوو باشە مەریەم باشە گۆشت من لێ سەرەتای پرۆگرام و زۆر گۆشتم بەکارهێناوتم بام جارە بیکەم بە مریش خۆی عادەتەن خانەقینی حەزی لە کفتەیە حەزی لە شفتەیە لە بریانی یا پراغ من خۆم وەسام لەو چێشتانە ینی ئەمە سەراحەتەن بەڵام ئیسا کچێکم هەیە شووی کردە ئەو لە زانکۆیە ماشەڵڵا ئەو لە من باشترە لە چێشکردن ئەو لە بروی تەلەڤیژن دەستی تۆ بۆ تۆ فێرە کردووە نیە وەڵا ئیتر زووش شووی کرد زوو شووی کرد بەڵام تەلەبەی کولیە لەخوا بەزیای ئادابی ئینگلیزیە ئەو ماشەڵڵا کابانە چێشتی گاڵتەی پێ ناکرێت دەستی چاوی خۆش بێت وەرە پێم بڵێ چ خواردنێکی دایکت زۆر تایبەتە و حەز لێ من دۆڵما ڕۆژگەرەبەری نایخۆم نایخۆی حەزم لێی نییە زۆر بەکەمی کچ ببینم حەزی بە دۆڵمەنە دایمەن ماڵیە هەموو هەفتەیە بێ دۆڵمەی هەیە بۆ حەزە دۆڵمەنیە حەزم لێنێ زۆر بێتە مار خۆر شتۆ تێکەڵ یەکەی ڕۆژەی یاپراغ بکەم خۆم وەسای یاپراغم ئەو ڕۆژەی یاپراغ بکەم لە ماڵ پیاوەکەم دەموچایەداتەیەک ئەمەش لە باوکێتەوە نییە ماڵێ حەزی لێ من لە باوکم حەزم لێ باشە کە دایکی یاپراغ دروستەکەیەوە چیە خۆن من بە مەجبوری خۆم بەس وای خۆمە باش پرسیارێ یاپراخی دایکت خۆشیان خۆت حەز لێ نییە نا حەزم لێ نییە ئیسە پێڵێن زۆر خۆشەی چ ڕەنگی یاپراغەکە سووری یاسپی هەردووکیەکات کامی خۆشترە کامی تۆزێ زیاتر باشترە چیەکە گەڵامەوەکە تۆزێ باش گەڵامەوەکە تۆزێ باشترە پاقلە و چی تیا بەکارێنن ئێوە چی تیا بەکارێنین بیکەی پاخڵی تیا بێ چون مریشک بیکەیتە ناو یاپراخی سڵ بۆی دڕنیتە بەخوا زۆر بەتان باسکرا ڕۆمە ناو ڕێگە چم بازاری یاپراغەکەم
وەکو خواردن زۆر حەزم زین لە چیا بەچی شفتاک و شفتە کوبە شتە سوورکراوەکە وڵا ئێمە بەردەوام ئەو شتانە ئەەکەین شفتە بە سوورۆکراوی بەس کوبەنە ها بەش لێکەن بە سووری ئۆکەی کوبە و کفتە هەیە کوبە بەش لە ناکردرێ ئەوە زای ناکوبە بەش لێ ئیسە لای ئێمە کفتە دەخێ کفتە لەگەڵ سڵقاو دروست دەکرێ کفتەی بڕێشی پێڵێ کوبە بە برنج دروست دەکرێەوە نیە بەڵێ زانە هەمن کابانە حکمی ئەوەی ئێمە دەوام لە باخچە بەیانیانی دەوامەکەم مریەم لە لای من خۆبەخش و ئەمساڵ بەیانیان ئەچین بۆ دەوام لە تەک مناڵە نانمان خوارد مناڵی باخچە لەوێ نانیان بۆەکەین کە هاتینەوە حەساو کە نانی نیوەڕمان پێ ناخوریا بەس ئێوەران چێشتمانە ئێماڵین لە تەک ئەڵین لەگەڵ ئەڵین لە تەک لە تەک ئێماڵین لەگەڵ ئیتر من ژۆک ئێواڵم لە تەکزارەوەکانە ئیسە لە تەک ئەو پەتاتەیە ئەوش قاشکە باشە من چی بکەم وەڵا ئەمڕۆم بۆ خۆم استراحەت باشە ئێستا با تۆزە بچینە لای هونەر و شێوەکاری و ڕاگەیەنکاری و من شانە تۆ شانۆ ڕاگەیەندکار شێوەکاری باشە من لە تۆ دەست پێکەم ئینجا پێم بڵێ چۆن دەست بەکار کرد یەکەم کاری میدیایی تۆ لە بواری هونەرە لە شانۆیە چۆن بوو تەمەنە چەندێک بوو ئەو تەفاسیلانم بۆ بگێڕەوە بۆ شانۆ بڵین پۆلیششی سەرەتایی بوو یەکەم جارە بوو کە لە بواری هونەرە کار بکەیت لە مامۆستا ساڵح شاڵەنایی بەڕەحمەت بێتەوە کاتە ماڵمان لە دەربەندی خام بوو بەشداری پێکردەمە ئەو چالاکی بەڵێ تر دوای ئەوە سا خێزانەکەشی هەر خێزانەکەی خۆشیان هەمان ڕێبازی باوکی ڕەحمەتیان وەرگرتووە ئەویان شانەکار زۆر باشە ماڵەوە ڕێگرت نەبوون ماڵەوە پێشتر نا بەسی سە چۆن پێشتر نا ئێستا ڕێگرن ڕێگری چین بۆ شانۆ حەز ناکەن شانۆ حەز ناکەن ئەی ڕاگەیاندن و پێشکەشکاری بۆ ئەولایەن ئاساییە ئاساییە بۆچی شانۆ ڕێگە نادەن پرسیار لە دوای پرسیار بۆچی ڕێگە نادەن خەڵکی کەلار بڵێن بە کشتی گەرمیان ناوچەیە کە چۆن بڵێن هەنێک شتی پێ تەقەبول ناکرێت تۆش کە لە شوێنێک بوویت ئەبێت تا ڕادەیەک معاناتی و شوێنە بکەیت کە شتە قبول ناکات تر لەبەرەوە سش ببوونی ئیشیکەوەنە ئیشیکە هاتوتە پێشەوە هەر فریای شانۆکەش ناکەویت وایە باش ئێستا بێ ئێمە لە دایکرد بپرسم بە حکمی ئەو لە ئێمە گەورەترا و لە چەند شوێنێکی جیاواز ژیاوە خۆی خەڵکی شوێنێکە و لە شوێنێکی تر ئەژێت خۆشی هونەرمەندە و لە ئەتوانێت لەو شتانە تێبگا بتوانانی لەو تێبگەی کە کار ئەکات ئەوە بێ قاپێکی گەورەتر بێنین یەک دقەیەک حەزەکەی بیکە ئەو سەلەیەوە تا ئێستا ئەبێ هەمووی بشۆینەوە ڕاز بڵێ مەریەم نازانی خواردن کە کێ تۆ فەرموو مەریەم گیان بچۆ بیشۆرە هەموو ئیشەکانم بە مەریەم کرم بڕۆ باشە دایکی مەریەم ئەمێ بزانم جیاوازی خانەقین کەلار چییە لە ڕووی خەڵکەکەی بەڵێ لە خەڵکەکەی من بە حکمی ئەوە لە خانەقین ژیاوم و لە گەورە بوومە و لە ئیسە لە کەلارم خەڵکی خانەقین خەڵکێکی ڕۆشنبیرن حقیقەتەن ئەمەیە خەڵکێکی ڕۆشنبیرن و هەرچی دەرەکەن حەزەکەن بیدەنە سەفرە بیدەنە گەڕیان و ئەو شتانە من تەبیعەتی هەردوو لە وەرگرتە ئیسە بەڵام خەڵکی کەلار کاسبن خەڵکی خانەقین لەسەر موچەی خۆیان ئەژینانی وەزیفە شتیان بەڵام خەڵکی کەلار کاسبن ینی دایمەن ڕائەکەن بۆ ئیشکردن نەیەک ئیش نەدوو ئیشنا بەڵام خەڵکی کەلار بەعام خەڵکێکی سادە و دڵپاک و میواندۆسن باشە کە لە خانەقین دەرچی چیتە شارێک چون بۆ دەربەنی خان تۆ کە هاوسەرگیریت کرد چیتە ئەوێ بەڵێ لەوێ ساڵی 2000 من لەوێ تەعین بووم ئیتر مێردەکەیشم ئیشی لەوێ بوو دەور 17 ساڵ لەوێ بووین من لە دەربەنی خان بووین جا مامۆستا پێم بڵێ بۆچی ڕێگرن کە شانۆ بکات پێتان خۆشە لە ڕاگەیاندن و پێشکەشکاری بەردەوام بێت هۆکاری ئەو چیە ڕاگەیاندنەکە لە دەستگایەک ئیشەکات لە دەستگای ئایندە لە کەلار 3-4 کەسیان ئاموزازا و خزمی خۆمانن یعنی کەسی خۆمانن هەر لە بەڕێوبەرەکە ینی بەڕێزە تا باخەوانەکەیان لەخوا بەزێ هەمویانەیە ئەناسین ینی لە ڕخۆتان نەبێ هەمویانە ناسین ینی تەمینین کە کچەکەمان ها لە دەستی ئەمین تا ئەچنەتێنەوە
بەڵام شانۆکە من هیچ ناڵم بەڵام من لە کۆمەڵگایەکە ژیم ئەبێ ڕێز لە بۆ چوونیان بگرم یعنی تەقبولی شانۆ ناکەن من خۆم ئەزانم شانۆ پەیامە چونکە من خۆم هوەرم شانۆ پەیامە تۆ بە شانۆتوانی دەنگت بگەینێت هەموو دنیا بەڵام تۆ لە ناوچەیە بژیت تەقبولی شانۆگە نەکەن بەخوا منیش بۆ من زەحمەتە تەقبولی بکەم چونکە ئێمە خەڵکەمان ناسیێ من خۆم لە ناو خەڵکەم یعنی من بەیانی دەستبردننی بۆ هەر مناڵەیەکەم دەستبردنە بۆ خۆم تا ئیستا من بە سەرکەوتووی بە ڕێزەوە لە ناو خەڵکە تەعاملم کردە لە داوامەکەم بە سەرکەوتووی هاوردومە حەزەکەم مناڵەکانم لە خۆم باشتر بن بۆیە مریەم لەخوا بەزای سەربەز بە ناو خەڵکە من لێ ڕازیم مامۆستا ئەمێ بچمە لای پرسیارکردن لە بواری هوەری تۆ پێم وا بێ شێوەکاری بڵێ چۆن دەست پێ کردووە خۆشەویستی شێوەکاری زۆرتریا مامۆستایی هەردووکی تێکەڵ بووە لە بەحوڵمی ئەوەی من پێشتر ینی لە مناڵی و حەزم لە وێنە کێشان بووە بەڵام دەرفەت نەبووە پێشتر خۆتەزانی ئیسە ئەمەە زانکۆ پەیمانگا شتەیە جاران من باسی ساڵی نەوەتەگانەکەم ئەسڵەن خەڵکنان نەبوو و کاتە بیخوا لە گرانیەکە بووین من لە خانەقی نەبووم دەرفەت نەبوو ئەوە بچم پەیمانگای هوەرە جوانەکان بخوێنم یاشتە ئیتر حەزەگە هەرما بۆ خۆت فێر بوویتە حەزەگە هەرما ئیتر بەس دەستڕەنگین بووم لە ڕاستیە تا 4 ساڵ پێشیسە ڕوم کردە سنتەری گەنجانی کەلار بەدڵەیەکی فراوان مامۆستا بەس حەمید بەڕێوەبەری سنتەر وەرمی گرت ینی بە حکمی ئەوەی تەمەنەکەم گەورەیە من 45 ساڵ تەمەنما چون وتم من حەزەکەم هەیە و دەستی هوەریشم کەمی هەیە بەڵام ئەمێ ینی لە بەشی وێنە کێشان وەکو خول ینی من پەرە بدەم بەو هوەرە مادەم مناڵەکانم گەورەوە بوونە چوومە بەشی وێنە کێشان لە سنتەر لە لای مامۆستا سەردار حەمید مامۆسایەکی بەتوانایە سەردار نوورێ لە عفو لە بەشی وێنە کێشان بەدڵەیەکی فراوان وەرمی گرتی مامۆسانەغام ئەتەوێ ببیتە هوەرمەندیەکی ینی ئەکادیمی ئەکادیمی فێرە بیت وتی حەزەکەی تا حەزەکەی چون ئەگەر ئەکادیمی فێربی ئەبی وەکو ئەلفوبی سەرەتایی فێری تۆ ناتبیت ئەیتر وردە وردە ئیش بکەیت وتم وەڵاهی نەوەڵا هەر حەزەکەم لە ئاستێکی باش ئیش بکەم ئیتر بۆ 4 ساڵەتی مامۆستا سەردار ینی خطوە لە تەکمایە لە ماڵە ئەگەر ئیشێکیش بکەم بۆیە نێرە مێژم بەدڵتا ئیسەش من هێشتا هەر فێرخوازی ئەوانم بەڵام کارەکانم جوانم بزە بچی دروست دەکەن مامۆستا من زۆریش بۆ لای سروشتیش ڕۆشتمە لە ئیشەکانم حەزم لە سروشتە حەزم شەقامێکی کەلارم دروست کردە مامۆستانەکەم ئەمەوێ لێرە و پرسیارەت لێ بکەم کە کێ هاوکارت بوو کێ تۆی هاندا بۆ مریەم لە هوەرە جوانەکان و لێرە پێشکەشکارم مامۆستا سەردار لە هوەرە جوانەکان و مریەمتی بە مامۆستا سەرداری و دایکم زۆر حەزیدە و ینی ئیشەیە حەزەکە پەرە بداوە هوەری وێنە کێشان وتو بوو احتیادیە ئەگەر بێ بۆ سنتەر لە ڕێگای خۆل ئیتر 4 ساڵە بێنەخوا بە زیای چوومە ویسش هوەرمەندم الحەمدولله لەش ساق بە هەر سەرکەوتووی گەرمیانم بە شانازی شەکەم دەست خۆش بە هەر سەرکەوتووی مامۆستاجان مەریەم بیان ئەمە پرسیارێکت لێ بکەم زەخم زەخمیکە مەریەم مەریەم ئەو مەریەمە مەریەم ئاواتت چییە تێ بگەی بە کێو ببی بەچی ئەزانی چی خۆی قسەیەکە ئەڵێ ئاواتەکانت باسی دوای نایەتێدی وانە بەخوا نایەتێدی هەر ئاواتێک لە دڵی خۆتە هەوڵی بۆ بدەیت و بیڵیتەوە ئەگەر باسیشی بکەی دڵنیا بە پێی ئەگەی من وای ئەبینی وانیت خۆ باسی پێ من سەرەتایە تازە دەستم پێ کردووە بەڵێ پرۆژەی ئەوم هەیە کە براندێکی تایبەت بە خۆم دابنم بۆ جلوبەر خۆمکاری دیزاین و جلوبەر گۆشتانی بۆکەم دارە سەرەتایە قسەی تۆ لە دیزاین باشی تقریبا ئەم دیزاینە خۆت کردوتە چەپڵە بە خۆت لێ بە دووری تەیا دیزاین کردووە
دیزاینم کردووە دیزاینت کردووە بەڵێ چیتر دیزاینەکەی جارێ بێ فێری دوورین بێ فێری چنین بی زۆر شتی ماوە من بەس زانام ڕسمەکەی ئەو خەونی تۆ تۆزێک نزیکە لە خەونێکی منەوە لە خەونێکی بەڵام بە شتێکەکەت باس ناکەی باسیکە من چونکە زۆر حەزم بە مەیکەپە و مەیکەپ ئارتیستیشم لەگەڵەوەی پێشکەشکارم حەزم لێ براندێکی مەیکەپم هەبێت تایبەت بخۆم دوای کاتە کۆنتاکتمانە بنیە باشە مەریەم ئەمەوێ پرسیارت لێ بکەم لە کوردستانی خۆمان باشترین پێشکەشکار کێ لە لای تۆ باشترین پێشکەشکار بڵێ کێ وڵی تایسە بیرم لەو پرسیارە نەکردێتەوە دەفەرموو بیری لێ بکەرەوە ئەوە کاتە هەیە وەکو بەرنامەی خێزانی ئەو شتانە ئەڤین ئاسۆ باشە ڕێزی سڵاومان هەیە لێرەوە بۆ خات و ئەڤین ئەی خراپترین من ببوورە نەمنونە تۆشم لێم پرسیارانە ناکەین خۆم ئەبێ جابیشم بیتەوە ئەگەر جابیش نەیتەوە کاتی بەربان کشتی خۆشە خۆیتەوە قەی ناکێشەمان نییە ئەی خۆی ئاخر زۆر ناخۆشە هەرچی بێ باش زین چۆنە تا دوایش پرسیارت لێکەمەوە ئەگەر توانی بیگۆڕی و کاتە ئاساییە توانی نایگۆڕمەزانی بۆ لەسەر ئەگەر بیشی گۆڕی و کاتە بۆی ناگۆڕم هەرە بێ بیخۆی ئەی خۆم ناکێشەمەوە نییە بەسە زانی چییە باشە من وەکو باشی ئەتوانم بڵێم ئەو کەسا نمونەیە کە سێری یەکەم باش بەڵام وەکو خراپی نەئیشم پێێتی ناهیبێنە باشە من پرسیارێکی ترت لێکەم هەر پەیوەندی بۆ هەبێ هەستەکەی پێشکەشکار هەیە شایانی ئەوە نییە کە لەسەر شاشە دەرکەوێ یاخود تەسیری هەیە لەسەر مناڵ لەسەر خەڵک لەسەر خێزان من باوەڕم بە شتێکەیە بۆ نمونە تۆ کە حەزت لە شتێکە ئەگەر مادە من لە تۆم پێ باش نییە سێرت ناکەم زۆر ئەو شتێکی زۆر باشە تەواو ئەیترت هیچ ئەوە نییە کە بڵێم گلەی لێ یەکەم و واز بێنێت و قەتیش ئەوەم نەبوو ینی کە بە کۆمنتێک بێ یا بە شتێک بێ ڕخنە لە کەسایەتیەک بگرم خاسەتەن بەس لەوانەیە بۆ منە شتێک بوو بێ بۆ پێکەنین شتێکم وت بێ بەس بۆ بووین کێشەی من نییە زۆر شت ئەبێ ئێمە دەنگمانەگاتە خەڵک ئەبێ ئێمە ئەو قسانی کە ئەبێ بیکەین بۆیە من لێرەوە ئەڵێم ئەو کەسانی کە شایانی سیرکردن نین ئەو کەسانی کە تۆ پێت باش نییە سریان مەکە چکە بە سیرکردنت ئەوان تەرجیعەکەی لەو کاری خۆیان بەردەوام بن ئیتر هەر جۆرە کارێک بێت لە بواری ڕاگەیاندن بێت یاخود کۆمیدیا بێ یاخود هەر بابەتێکی تر زۆر جاریش خەڵکی لە نەزانینە بڵێ ڕخناگرێت بڵێ ئێستا با بچینە لای خواردنەکەمان باسێکی خواردنەکە بکەین منەمەداکەنم بڵێ دەستخۆش باشە ئێستا زەڵاتەکەمان ئامادەیە دەست و چای مامۆستا خۆش بێت زۆر بەخانمانە و بە وردی بۆ جوانی زەڵاتەکەی کردووە دەستخۆش لە ماڵەوە بەساقی کات قڕکمانە ئەوە بۆ زیزەیە باشە مریشکەکەم وە ئامادە ئەبێت پەتاتە و باینجان و کەرەستەکانم سوور ئەەکەمەوە برنجێکی سپی خۆشی تایبەت لێ ئەنێم کەرەستەکانم تێکەڵاو ئەەکەم و مەقلوبەکەم دروستە بێت تەماتەکە ئەبێ زۆر کەم سوور بکەنەوە بیبەرەکەش بە هەمان شێوە ئێستا کەرەستەکانم سوور ئەەکەمەوە و مریشکەکەش وە گوتمان لەسرە تۆزێکی تر ئەکڵێ و دەست پێەکەم ئێمە پیازی تێ ناکەن پیاز بەرەوەڵا پیازی تێکین بەس پیازمان لە بیکەین پیازش بە شێوەی بازنەی مۆزوع و قسەکردن لەگەڵتان ئەوە نەخۆشە پیازەکەم لە بیر کرد بە داوای لێبوردنەوە کێشە نییە باشە ئێستا ئێمە ئەچینە ناوبڕ بۆ ئەوەی بەشێک لە خواردنەکەمان ئامادە بێت وڵا بەشێک نا زۆربەی بەشەکانمان تەواو کردووە خواردنەکە ئامادەکەم و ئەگەڕێم وڵاتان ئەزیزان و خۆشەویستانم دوای ئامادەبوونی خواردنەکەم و ئامادەبوونی سفرەکەم گەڕام وڵاتان بەڵام یەک گلەیم هەیە لە مەریەم پیازەکەم داپێی بۆ مورتکە کەچی دەستی کرد بە گریان و بە نازومە کردوە نەبوو نەزانستی بنجنی دێ ڕاستکەت وتی حساسیم هەسوا و چاوم تێدەخوارد بەس حساسیەکە تێگەم دایدێ ئەو کردی دێک کۆڵێەوە ناهینە چاوم حساسیە دیرت لەساسی دین بکەم
پیازەکە پاکەوە بکەم نەتوانستم. ئێمە هیچ ناگەم بەس حساسیەکە تێگەشتم. ئەوە خانەقینیەوە تقریبا بۆ کەلهۆڕیشە چێ کەلهۆڕی تۆزێک بابەت ئێستا تۆ چەند زمانە زانی؟ عەرەبی و کوردی و شێوەزار خانەقینی زانم، ئینگلیزیش ئەمریکی باشم، بۆ تێگەشتن زۆر باش. هەر بژیت بەس لە پیاز دوورکردن هیچ باش نی. تاقیمەکەرەوە هەر کە مناڵیش بووم هەر حەزم بە خواردن دروستکردنەوەوانە نەبووە، نە ئیشی ماڵ نە ئەوانە. باش ئێمەوە بەرە کۆتایی پرۆگرامە چین بەداخەوە پرۆگرام زۆر تایبەت بوو، زۆر خۆش بوو لەگەڵ ئێوە. پس ئەمە یەک پرسیارت لێ بکەم، وەک ئەوەی من بینیم دایکت زۆر زۆر پاڵپشتە و زۆر زۆر لە کارەکان تا لەگەڵ تای و دایکێکی هێمن و لەسەر خۆ خانومانە. لێرە چی بە دایک دەڵێ؟ هیوان باشیەتی تاکە قسەی من بۆ ئەوەیە کە گوێ لە چواردەورەکەی نەگرێت، بەردەوام بێت لەوەی کە خۆی ئەوێت و نەوەستێت تاوەی ئەوێ بەدەستێنێت. سپاسدانەکەین بۆ بانگەشتنامەکەتان، هیوام سەرکەوتنتانە، هیوام ئەوەیە ئەم مانگ ڕەمەزانە ببێتە مای خێر و بڕژێتە سەر ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم و ڕۆژووی هەموو ڕۆژەوان قبول. ئامین. دەست خۆش بێ، گەورەت کردم بە ئامادەبوون لە پرۆگرام، زۆر ماندوم کردی، دووبارە بە خێر بێت. مەریەمگیان دو قسەی خۆتمان پێ بڵێ و ڕۆژەکەم ئامشکێنی. سەرەتا لێ ئێساوە جەژنی ڕەمەزان لە هەموو مسلمانان پیرۆز بێت. سپاسی ئەو ستافە جوانەی ژەمی ڕەمەزانەکەم کە ئەمڕۆ بە ئێمەوە ماندوو بوون. سپاسی تۆشەکەم، هیوام سەرکەوتنی هەموو لایەکتانە. سپاس، ئەزێتتان کێشە، گەورەتان کردم بەخێر بێن. ئەزیزان و خۆشەویستانم، هاتما کۆتایی پرۆگرامی ئەمڕۆ. لەخوای گەورە داواکارم سفرە و خوانی هەموو لایەکتان ڕازاوە بێن، نوێژ و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت. ئێستا کاتی بەربانگە ڕۆژەکەمان ئەشکێنین و ئەچینە کۆتایی پرۆگرام تا پرۆگرامێکی تر. بەخواتانە سپێرم، خواتان لەگەڵ. فرمو.